ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە ڕانیەوە لەگەڵمانە مامۆستا یاسین سوپاس بۆ ئامادەبوون و دەمەوێت بپرسم بۆچی ئێوە بڕیارتاندا شێوازی ناڕەزایەتیەکانتان بگۆڕن. بەڵێ سواز بۆ ئێوە بە ناوی خۆی گەورە و میهرەبان. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام، سڵاو لە مامۆستایانی بە هەڵوێست و خاوەن ئیرادەی لەسەر شەقام و سڵاو لە سەرجەم قوتابی و خوێندکاران کە ماوەی 3 مانگە خوێندنیان بە فیرۆڕۆیشتووە. ئێمە دوای ئەوەی کە زیاتر لە 3 مانگ لە سەر شەقام و بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە بە جۆرێک لە جۆرەکان پەیامی خۆماندا بە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بۆ داواکردنی دەرهێنانی وەزارەتی پەروەردە یان موچەی مامۆستایان لەژێر سیستەمی پاشەکەوت. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە زیاتر لە 3 مانگ لە سەرجادە بووین و بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کرد، ئەم دەسەڵاتە گرەوی لەسەر ئەوە کرد کە مامۆستایان پەرتەوازە بکە، مامۆستایان ماندوو بکە، مامۆستایان بخاتە ژێر بەرپرسیارەتی ویژدانیەوە. بۆیە کە ئەوەی دەبینین کە ئێستا مامۆستایان بەشێکیان لە هۆڵەکانی خوێندن و بەشێکیش لەسەر شەقام ماونێتەوە. بەداخەوەین بۆ ئەم دۆخە، بەڵام ئێمە بۆ ئەم بارودۆخێکی ئێستا خوڵقاوە ئەوە دەسەڵات دەخینە ژێر بەرپرسیارەتیەوە نەک مامۆستایان. وا لێرەشەوە دەمەوێت پەیامی خۆم بگەێنە بەسەر جەمە مامۆستایانی کە لەسەر شەقامن یان ئەوانەی کە بەردەوامن لە بایکۆت خۆیان پارێزن لە بێڕێزیکردن لە بەرامبەر ئەو مامۆستایانەی کە ماوەی 3 مانگ بە یەک ڕیزی بە تایبەتی لە سنووری دەڤەری ڕاپەڕین هەردوو دەستەی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ڕاپەڕین و دەستەی بایکۆت کە پێکاتبوون لە بەڕێوەبەرەکان کە بە یەک ڕیزی ماوەی 3 مانگان ئێمە بێکەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کرد و یەک ڕیز بووین. ئەوەی کە ئێستا دەگوزارێ لە دەڤەری ڕاپەڕین و بایکۆت شکاندن لە نێوان بوون بە دووبەرە، ئەمە هۆکاری ئەوەیە کە پێمان وایە کە ئەو 4 حیزبە نەیانتوانی وەک پێویست پشتیوانی لە داخوازەکانی مامۆستایان بکەن و ئەو دەسەڵاتە خۆسەپێن و فاشیلە نەیتوانی وەڵامی مامۆستایان بداتەوە. ناچار هەندێک لە مامۆستایان کە بە جۆرێک لە جۆرەکان کە هۆڵەکان چوون و هۆڵەکانی خوێندین. بەڵام ئێمە بەردەوامی و میکانیزمی ئالەتی ناڕەزایەتیەکانمان گۆڕیوە لە خۆپیشاندانەوە بۆ گربوونەوە و مانگرتن. ئەمەش لەبەر ئەوەیە کە دەمانەوێت ئەم هەفتەیەک مۆڵەتماندا ئەمڕۆ لە بەردەم بەڕێوەبەری پەروەردە و یاداشماندا بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی ڕانیا کە هەتا ڕۆژی پێشەممە ئێمە ئەگەر گوێبیستی منی تا کاتی دەوام ئێوە مامۆستا ئەگەر گوێبیستی منی ئەمەوێ بپرسم ئێوە لە سەرەتایی بایکۆتکردن و ناڕەزایەتیەکانتان لەسەر شەقام هەموو مامۆستایانی دەڤەری بایکۆت لەگەڵتان بوون و ناڕەزایەتیتان دەرەبڕی، خۆپشاندانتان ئەنجامەدا، هیچ قوتابخانەیەک دەرگاکەی نەکرا بۆ هیچ هۆڵێکی خوێندن وانەیتیان ناوترایەتەوە. بەڵام حکوومەت هەر نەهات بەدەمتانەوە. لە ئێستا نیوەی قوتابخانەکان دەوامی تێداکرێ. پێتان وایە ئەوەندەی کە ماون لەسەر شەقامن حکوومەت بێت بەدەمتانەوە ئەگەر میکانیزمی ناڕەزایەتیەکانیشتان کە گۆڕیوە بۆ مانگرتن و چادر هەڵدان؟ ببوورە لە سەرەتای پرسیارەکە تێنەگەیشتم، بەڵام لە کۆتاییەکە شتێک کات کە پرسیارەکە بۆ دووباراکەمەوە. ئێوە لە سەرەتای ناڕەزایەتی خۆپشاندانەکانتانەوە لە دەڤەری بایکۆت هەموو مامۆستایان فەرمانبەران هیچ کەسێک نەبوو کە نێتە سەر شەقام و ناڕەزایەتی دەرنەبڕێت. هیچ دەرگای قوتابخانەیەک لە هەردوو پارێزگاکە و هەردوو ئیدارەکە نەکرابەوە، حکوومەت گوێی بۆ نەگرتن. لە ئێستا کە نیوەی قوتابخانەکان دەوامی تێداکرێت، چۆن حکوومەت دێ بەدەمتانەوە؟ ئەمە وەک چۆن ئێستا دەسەڵات بە بەرپرسیار دەزانین لەوەی کە وەڵامی مامۆستایان و فەرمانبەران و سەرجەمچین و توێژەکانی نەدایەوە، دەمانەوێت دوابزماری بایکۆت و دوابزنیاری ناڕەزایەتیەکان بدەین لە ناڵی ئەو حکوومەتە فاشیلە کە هەتاکو ئێستا نەگوێی هەیە، نەزمانی هەیە، نەچاوی هەیە و حاڵی دەردی مامۆستایان و چین و توێژەکان دەبینێ. بۆی ئێمە دەمانەوێت بەو شێوازەش بیخینە ژێر بەرپرسیارەتیەوە. لە ئێستادا مانگرتنمان هەڵبژاردەوە. بۆی هەیە هەفتەی داهاتوو
داهاتوو ئومێد دەکەین نەگاتە هەفتەی داهاتوو وەڵام بدرێنەوە ئەگەر وەڵام نەدرێنەوە هەفتەی داهاتوو بۆی هەیە میکانیزمێکی تر هەڵبژێرین یان ئەوە تا بە شێوازێک لە شێوازەکان ئالەتی خۆپیشاندانەکە دەگوازینەوە بۆ کاتی یادی ڕاپەڕین و ئەمانە من نامەوێت لێرەوە شتەکان ئاشکرا بکەم کە بەرنامەی چمان هەیە لە پێشەمە بەڵام تا ڕۆژی پێشەمە و ئالەتمان هەڵبژاردووە کە مانگرتنە ئەگەر حکوومەتە نەهاتە ژێربار و وەڵامی نەداینەوە ئەوە لە هەموو ئەگەرێکە حکوومەت بەرپرسیارە لە دواکەوتنی خوێندنی قوتابی خوێندکاران و ئەمە لە ئاداشتەکەدا ببوورە لێ نەگەڕای باسی خاڵەکان بکەم سێ خاڵمان داوەتە بەردەم حکوومەت لە ئاداشتەکەدا ئەوەی کە باسم کرد سیستەمی پاشەکەوت کە چا بکرێەوە ئێمە ڕازی نابین هیچ مامۆستایەک لەسەر بایکۆتا سزا بدرێەوە ئەوە یەکێک لە خاڵی دووەمە خاڵی سێم میکانیزمێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئەو سێ مانگی فەوتاوی قوتابی و خوێندکاران کە زیان نەکەن و لەسەر حیسابی مامۆستایان نەبن لەسەر مادووبوونی مامۆستایان نەبێ بەڵکو بەتایبەتی پۆلی 9 و پۆلی 12 ئامادەی کە لە منهەجی خوێندنە دەستکاری بکرێ و کەم بکرێتەوە نەک لەسەر حیسابی مامۆستایان و لەسەر حیسابی قوتابی هیلاک بکرێ بە شێوەیەک لە شێوەکان هیلاک بکرێ و نەگاتە کۆتایی و منهەجیش تەواو نەبێ و هەموو منهەجەکەی بۆ داخڵ بێ ئەمە ئەو سێ یادداشتەمان ئەمڕۆ داوەتە بەڕێوەبەرێتی پەروەردە و هیوا دەخوازیشین وەڵام بدرێنەوە ناچارمان نەکەن بۆ هەفتەی داهاتوو ئالەتێکی تر هەڵبژێرین وەکو لە ئەسنای قسەکانتە ماوە سایاسین وتت دوا بزمارە کە بەکارێنین ینی ئێوەش دوای ئەم هەفتەیە ناومێت بوون ئەتانێ بچنەوە هۆڵەکانی خوێندن بەوەسل لە دوا بزمار چی بوو؟ مەبەسمان لە دوا بزمار ئەوەیە کە ئێمە لە سەرەتاوە چۆنیەتی ئالەتی ناڕزایەتی مەدەنیەکانمان هەڵبژارد ئێمە هەم لە بایکۆت و هەم لە خۆپیشاندان ئەمەشیان مانگرتنە جۆرەکانی شێوازی خەباتی مەدەنی هەر ئەمەیە خۆمە چەک هەڵناگرین لە دژی ئەم دەسەڵاتە ئەوانن کە چەک بەکاردێنن لە دژی خۆپیشاندەران و هاوڵاتیان و خەباتە مەدەنیەکان ئەمە ئەوە دو ئالەتی خەباتی مەدەنیە ئەگەر ئەوە نەبوو بۆی هەیە ئێمەش بڕیارێکی ژیرانە بدەین لە ڕۆژی پێشەمە ئیتر لە ئێستادا ناتوانم ئەو ئالێتە ئاشکرا بکەم لەبەر هەواڵانم زۆر باشە ئێوە وەکو مامۆسانی ناڕازی لە دەڤەری ڕاپەڕین کێ بە هۆکاری سەرەکی شکاندنی بایکۆت دەزانن بەداخەوە ئەوە دەسەڵات بە هۆکاری سەرەکی دەزانین کە ئیش لەسەر ئەوە دەکات پەرتەوازەی لە نێوان چین و توێژەکانی کۆمەلگا دروستکار لە نێوان مامۆستایان لە نێوان سەرجەمهورات تا ئەمە زۆر جاران لەسەر شەقامی شاواری ئەومان دەکرد بۆ دەبێت جیاوازی لە بینی مامۆستا و پێشمەرگە بکەن یان خەڵکی چین و توێژەکانی تر فەقیر و هەژار بکەن کە زۆر جاران ئەو منەتیان بەسەر ئێمەدا دەکرد لە هەمان کاتدا جیاوازی لە بینی مامۆستایانیشدا دەکەن ئەوانەی کە لەگە دەسەڵاتدان بە شێوەیەک لە شێوەکان چاو بەرەژێر کراون بە سوودمەند بوون ناچار کراون کە بستنەوە وڵەکانی خوێندن هەر دەسەڵات تاوانبارە جگە لەوەش ئەمە درزی تێکەوتبوو لە ناوچەی سلێمانی بەداخەوە لێرەشەوە دەمەوێت وەڵامی بەڕێز سەنگەر فایق بدەمەوە کە کاتی خۆی باسی لەوەی کرد کە مامۆستایانی ڕاپەڕین لەگەڵ بایکۆشکاندن بوون بەداخەوە نەخێوانە بوو ئەوە لە سلێمانی بایکۆشکا بوو ئێمە هەتا ئەو هەفتەیەش سەرەت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز یاسین عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی ماوەسانی ناڕازی لە سوودەکانمان لە شاری ڕانیەوە وەڵامی پرسیارەکانت دامەوە زۆر